ناوی بەڕێزێ؟ مامۆستا عەلی. مامۆستا عەلی. ئەحمەد برا بسکوت. برای گەورەی کاک ئەحمەد بەچێوە سەرقاڵن چ کارێک دەکەن؟ تۆ مامۆستایت؟ وەڵام خەریکە سابەتم. لە شەستاخ بێ؟ سپاس دەکەم. چ کارێک دەکەی؟ حەدادی. حەدادی. ئیشەکەتان قورس نییە؟ بەڕە وەڵڵا. زۆر قورسە. وەڵڵا لە شتان ساخ بێ. سەلام سپاس دەکەم. مامۆستا تۆ کارەکەت بەلاوە قورسە ئاسانە؟ نا زۆر پێم خۆشە کارەکەم خزمەتی مناڵانەکەین زۆر پێمان لە خۆشە. شەستاخ بێ؟ ئەو کاریکە ئێوە دەیکەم زۆر پیرۆزە؟ بەتاکید. چەند جیل لەسەر دەستی ئێوە گەورە ئەبێت و فێرە بێت و فێری خوێندن و نووسینە بێ لە شتان ساخ بێ ئینشەڵڵا. سەلامەت یا خۆچاو. چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ؟ وەڵڵی ئێمە لە کەرکووکەوە هاتووینە. کەرکووک. بەڵێ. دڵی کوردستان. بەڵێ. پێویستمان جێ بگۆڕین هاتیینە ئێرانە. یاخوا بەخێر بن سەر و سەرچاو. تۆ شەر خەڵکی کەرکووکی بەڵێ. لەوێ دادەنیشی. بەڵێ. زۆر چاکە. سەلامەت سپاس. قسێکی کەرکووکیم بۆ بکەن. وەکو یعنی ئەها کەرکووکی بە چ قسێک زۆر بەناوبانگە. والله سە لەسەر خەیاڵی نازانم بەقورعان. ئەوە گەڕاین لە بانەگاتن بۆ دای سارە قسمەت نەبوو ئینشەڵڵا. خێری گێژ بینە ئەرە وڵا خێری هەموو هەموو خێری تێدا ئەرە وڵڵا. ئەکید. والله هێت نازانم مامۆستا بزانات. مامۆستایان قسێکی فول کەرکووکیم پێ بڵێ. وەڵڵی کەرکووکی هەر بۆ بەناوبانگە لێ حیاتم. حیاتم. حیاتەکەم هەر بۆ. ڕێز و سڵاومان بۆ خەڵکی کەرکووک. سەلامەت یا خۆ بەڕێزی. مامۆستایان پرسیارێکە لێەکەین وەڵامەکە بزانانی بێگومان دەبیتە خاوەن خەڵات. ئینشاءالله. هەروەها بۆ کاکەش پرسیارەکەم لە هەردووکتان دەکەم. زۆرترین دەریاچە دەکەوێتە چ وڵاتێکەوە لە جیهاندا؟ ناوی وڵاتێکمان پێ بڵێ کە زۆرترین دەریاچەی تێدایە. تۆ بیر بکەرەوە؟ عەفو؟ والله نازانم سەر منی دەناچێەوە. من بەعەز کۆسەرێکە دلێرگە. بڵێ من بەس لە ئاس نەزانم. والله بەس ئەدوانی ئاسنم پێ بلێت چی تێ پێت بگەم. هەیەخوا لە شەستان بێ. زیاد دوابزانم ئەکەوێتە بەشی ئەمریکاوە نییە؟ پێم خۆشە ببنە خاوەن خەڵات مادەم لە شاری کەرکووکەوە هاتوون. سەلامەت. پێم خۆشە ببنە خاوەن خەڵات ئاسان کاریتان بۆکەم. باشە؟ کەنەدا، ئەمریکای باکوور، مەکسیک. کەنەدا؟ کەنەدا؟ مەکسیک. تۆ دەڵێ مەکسیک؟ بڵێ. مامۆستا دەڵێ کەنەدا. لەسەر وەڵامێک ڕێکەون؟ کەنەدا باشترە. والله من حقم نییە. نانا کەنەدا باشترە. تەواوە وەڵامەکەی مامۆستا دەستی خۆش بە تێکی وێلێ. دەستان خۆش بێ؟ سەلامەت بیا. خەڵاتێکم پێ بدەن؟ خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێستان مامۆستاگیان. سەلامەت بیا. لە کەرکووکە تا هەولێر بەخێر بن سەر و سەرچاو. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ هەردووکتان. شتێکی خۆشمان پێشکەش ناکەن ئێوە برادرن وازم لە مناڵی و بەیەکەونیان چەند ساڵە. جیرانمانە ئارە وڵا پێکەوە دانیشتین. باشە دەیش یادگاریکی خۆشم بۆ باسکە مامۆستا. واللهی مەگەر ئەحمەد ئەوە بدەدەست ئەحمەدەوە من دادان جواب کاک ئەحمەد قسە پرسیارەکەم خۆش دایەوە. ئەحمەد زۆر قسەی خۆشە من دایما ئەم داتە پێکەنی ناو. هەیە بەس سەر هیچ شێ لە خەیاڵانی وەڵا نازانم. با بێمە ئێرەوە کاک ئەحمەد تازە تا شتێکی خۆشم پێشکەش ناکەی نایڵم بڕۆی مادەم دیارە قسەت خۆشە. والله دادەیجان ڕێستەکەمە بە سەر و سەر چاوم بەس والله ئیستاکە نازانم ینی هیچ شتە سەر خەیاڵ نیم بەقورعان. یادگارێکی خۆش لەگەڵ مامۆستایە تازە توش بووی. والله نازانم بەقورعان هیچ شتە لەسەر خەیاڵ نیم. بەس سەرهاتێکی خۆش کە هەر کاتێ بیر دەکەێتەوە پێکەنینەت گرێ. والله بەخوا ها ئەماڵێ زۆری پێ و کەمی دەرەخا ئەولەی پێ ئەونی پێ خۆشی نازانەکەمیان باسکە مەجبور لێ تێکەچێ. زۆرێ بەس بەقورعان ناتوانێت شتێ لە پێش کافرێ ناوەترێ. باشە شتێکمان پێشکەش کە دەی با پێ بکەنی. والله گۆرانێکم بۆ بڵێ. دەنگم خۆش ئاسن بۆ مادەم وتی گۆرانی بڵێ عین دەنگی خۆشە. نا بەخوا دەنگم هیچ خۆش نیە من. ئەو بۆ مامۆستا تۆ مامۆستا دەنگی خۆشە. حتا من دێتەوە یادم باشە بەیەکەوە شتێک بۆ تۆ شتێک بڵێ بە ئەویش بیریکەوێتەوە. مادام جوابی پرسیارەکەم ئارە وەڵا ئەبێ شتێکمان پێشکەشکەن من خەڵاتم ما پێتان. والله حەزەکەم لە تۆ زیاتر حەزەکەم بەس والله لەسەر خەیاڵ نیم. نوکتەیەکی خۆشم بۆ باسکە. وازە بەسەر هاتەکە بێنە مادەم هیچی بیر ناکەێت و نوکتەیەکی خۆش. مێنە بۆ جارێت قەیناکە. باشە وەرنە لە یەکەوە تۆ نزیک بوونەوەوانێ جارێ لە یەکتر ئەوە بە شەریکی گۆرانیەکەم بۆ بڵێن. ئەحمەد گۆرانێکی بۆ بڵێ. والله گۆرانی من نازانم بەنسبەت گۆرانی. حەزت لە دەنگێکی کاک ئەحمەد با بۆ ئاسانکەم والله بێت. من زۆری حەزم دەدەن زەکەریە. زەکەریا دەی گۆرانێکی زەکەریان بۆ بڵێ. والله هەموو شتیان بەس زاین لەبەش کامێرە ناتوانم بەخوا. سەیە کامێرە چی ئەو تا دوو کاکەن وەکو ئێمە وەستاون و برا گەورەی منن ڕێستانێ بەسەر سەر و سەر چاوم.
ئەمە کەرکووکیشە ئەحمە شتێکیان بۆ بڵێ هەیە حەزە لە دەنگی زەکەریا زەکەریا ئەو هەموو گۆرانی خۆشەی هەیە والله هەمیشم لە بەرە بەس بەخوا پێم ناوتری ساوە پێشاو گامیرە وەکەرە تێت خەیناکە بۆ جارێکی تر ئیشەڵڵا تازە ناڕۆ باشم ئینکارم کاک ئەحمەد ئینکارم من ئەوێ شتێکی خۆشم پێشکەش کرد وانێ مامەستا تازە بەرنامەکەم دەست پێ کردێتەوە وەکو بە خێراتنەوەی بەرنامەکەم و سلامت سپاساکەم ڕێزی تایبەتی سپاس دەکەم بژیگان خەڵکی هەولێرێکن سەر سەر و سەر چاومە بژی بە قوربان. خۆشحاڵم بە ناسینتان ینی زۆر سپاس بەس وەڵڵاهی نازانم بە قورئان ئەحمە شتێکیان بۆ بڵێ ئەمما مۆستاژە هەز زوو دەفعێکا لە تەنیشتەڵێ ئەحمەد دەشتێکیان بۆ بلێ دەست خۆش بە سپاس دەکەم زۆر سپاس خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خۆتان لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاستان دەکەم